بژار لە کەلار باران بەردەوامە، لە کفری لافاوە، لە شاری سلێمانی باران بەردەوامە. وڵاتە بگەر سڵاوتان لێبێ دیارە دوایەوەی کە لە سەرەتای ڕۆژی دووشەمەوانێ شەپۆلێکی بارانباری ناوچەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت پارێزگای سلێمانی گرتوتەوانێ لە ئێستاشدا بەڵێ بارانبارین لە شاری سلێمانی بەردەوامی هەیە و بەپێ و زانیاریانەی کە دەزێمە کەوتونووە بەپێ ئەو زانیاریانەی کە لە کەسانی شارەزا و پسپۆر لە بواری کەژناسی و سروشدا دەزێمە کەوتووە ڕێژەی بارانبارین تا ئێستا لە سەرەتای ڕۆژی دووشەمەوە هەتاوەکو بەرەبەیانی ئەمڕۆ کاتژمێرنەوە 100 ملیمیتر تێپەڕاندووە کە ئەمەش بەراوردیکەین بە 5 ساڵی ڕابردوو تا لە 5 ساڵی ڕابردوو تا ئەم کاتانە هیچ کاتێک ئەم ڕەبارانە لە سنووری پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستاندا نەباریوە، بۆیە چاوەڕێ دەکرێت کە بڕی بارانبارینەکە هەتاوەکو بەرەبەیانی ڕۆژی شەمەوە چە سبەینێ بارانبارین لە سنووری پارێزگای سلێمانیدا بەردەوامی هەبێت، بەڵام بەپێ ئەو شەپۆلە نزمەی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکات ڕەنگە لە بەرەبەیانی ڕۆژی شەمەوانێ بارانبارین لە سنووری پارێزگای سلێمانی و بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا بوەستێت و کەشەکە ئارام بێتوانێت وەک دەبینن تەفگەر بەشێک لە شەقامەکانی شاری سلێمانی بۆ پێی کە ڕێژەی بارانبارینەکە بە شێوەیەکی بەرچاو بوو لە چەند ڕۆژی ڕابردوودا لافاوی تێدا هەستاوە و دروست بووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا کە بارانێکی زۆر باری و لە سنووری پارێزگای سلێمانیدا هیچ کۆڵانێک یاخودی هیچ خانوویەک بە شێوەیەک لە شێوەکان زیانی زۆری بەرنەکەوتووە زیانی جانی لە ڕووداوەکە لە بارانبارین و لافاوەکە شاری سلێمانیدا نەبوو. ئێمە کەمێک پێش ئێستا پەیوەندیمان بە وتەپێژی بەرگری شارستانی پارێزگای سلێمانیەوە کرد کە ملازمیەک ڕێکان جەمالە ئاماژەی بۆدا کە ئەوان تیمەکانیان لە چەند ڕۆژی ڕابردووە و ماوەی 2 ڕۆژە خسۆتە ئامادە باشیێوانێ بۆ هەر حاڵەتێکی نەخوازەوە ئەگەر هاتو ڕوبەڕووی پارێزگای سلێمانی بەوەی بارانبارین و گۆڕانی ڕەوشی کەشوهەوا و دروست بێت و تیمەکانی ئەوان لەو گەڕەکانەوە لەو نەوەچانەی کە مەترسی ئەوەی لێوە دەکرێت کە بڕی بارانبارینەکە زیاب کات و لافاو دروست بێت تیمەکانیان جێگیر کردەوە تا لە بنکەکانە نەماو نەتەوانێت ئەو تیمانە لەو ناوچانەدا جێگیر کراون کە ئەگەری دروستبوونی لافاو یاخود دروستبوونی زیانی جانی و ماڵی لێ دەکەوێتەوەوانێ وەک دەبینی بۆ پیکام ڕۆژی هەینیە شەقامەکانی شاری سلێمانی چۆڵێکی بەرچاوی پێوە دیارە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێ بڕێکی ئاو لە بەتایبەت لە ژێر ئەندەرپاسەکاندا کە بەشێکیان بە تەواو نەکراوی بەجێڵ ڕاون کۆ بۆتەوانێ، بەڵام لەگەڵەوەشدا ئاستەنگیی وای بۆ هاوڵاتیان دروست نەکردووە لەسەر شەقامەکان، بەڵام لە ئێستادا وەک دەبینی ئەمە یەکێک لە شەقامە سەرەکیەکان کە بازنەی مەلیک مەحموودە لە شاری سلێمانی بڕێکی ئاو زۆر لە لێواری شەقامەکاندا کۆبەتەوە کامەش ڕەنگە بەپی ئەو بڕە بارانبارینەی کە باریوە لە چەند ڕۆژی ڕابردوو تا شتێکی ئاسایی بێت، بەڵام لەگەڵەوەدا هیچ ئاستەنگیەک بۆ هاوڵاتیان دروست نەبوو هاتوچۆ لەسەر شەقامەکان و لە کۆڵانەکاندا بە شێوەیەکی ئاسایی لە پارێزگای سلێمانی بەڕێوە دەچێت. ئێمە بەردەوامی لە کۆکردنەوەی زانیاری تاوەکو بزانین زیانی جانی و مادیەکان لە بەهۆی ئەم بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو لە شاری سلێمانی لە سلێمانی لەگەڵمان بوویت.